گەڵتان بەردەوامە بین ئاهاتە باسی هەوا گێرمبوون و ساردبوون و ئەم گۆڕانکاریانە لە پلەکانی گەرمایان کرێت ئێمەی کورد تۆزێک بابەتەکە بە مێژووی و فولکلۆریش سەیری ئەەکەین هەندێک دەستەواژەی تایبەت بە خۆمان هەیە ئەمانە زۆر بەکارهێنێت بۆ نمونە ئەڵێن گەلاوێژ کەوتووە بۆ نمونە ئەڵێن هێشتا ماوێتی یان ئایا کەوتووە چ لە گەورە چەنێکی ماوە ئەم بابەتانەمان هەیە ئەم دەستەواژانە ئەم با بڵین باوەڕانی کە لە ناو خۆمانە هەیە باوکان و باپیرانی ئەمە ئەسڵم پشتیان پێبەستوە بۆ ئیش و کاری ڕۆژانەی خۆشیان جا ئێمە لە تاوری ئەم بەشەمان لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمانە قسە لەسەر ئەم گەلاوێژ کەوت ناکەین دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژ با بزانین دەرکەوتووە گەلاوێژ کوردەواری وتەنی کەوتووە چ لە گەورە لەکوێ چ لە گەوران زۆری ماوە و ئایا بۆ نمونە ئەم گۆڕانکاریانی بەسەر ڕەوشی کەش و هەوایە هاتووە تا چەند هێشتا ئێمە ئەتوانین بەپێی ئەم گۆڕانکاریانە پشت بە باوەڕە کۆنەکانی خۆمان لە بواری کەش و هەوایە ببەستین و سووریان لێ ببینین بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بەڕێز کەمال فاتح شارەزا لە بواری فەلەکناسی لە لامان ئامادە سڵاوی لێبێ زۆر بەخێر بێت بەیانی باش کاکەمان زۆر بەخێر بێت دڵخۆشین ببینینی بەڕێزت جا هەر سەرەتا پێمان بڵێ بەڕێزت ئەمە زۆر ئەبیسترێت گەلاوێژ کەوتووە چەندێ مانگ ئەکەوێت لە کەیەکا بۆ نمرە ئەسڵ ئەستێرەکە ئەبینرێ بەڕێزت پێمان بڵێ ئەم باوەڕە لە چیە سەرچاوەی گرتو چون باوەڕێکە تا ڕادێک ئەستێرە ناسی و فەلەک ناسیشە باوکان و باپیران ئێمە لەو کاتای تەلسکۆپ و ئەمانە نەبوو سوودیان لەمە وەرگرتووە بەڕێزت پێمان بڵێ لە چیە سەرچاوەی گرتووە بەڵێ ئەگەر بۆ مێژووی زۆر کۆن گەڕێینەوە چۆن درکراکە ئەستێرەیەکەیە لای خۆمان گەلاوێژی ناونراوە لە شوێنەکانی لە سەردەمی فرعونەکانە 2400 ساڵ پێش ئێستا درێک باڵهاتنی ئەستێرەیە کراوە لە ئەنجامی بەراوردی هەڵاتنەکەی لەگەڵ ڕووداوی لافاوی ڕووباری نیلە یەکتر ئەم کللتورە بە حکمی مەسەلەن تێکەڵبوونی ئەو شارستانیاتانە و یا ئەو حکمڕانانەی کە ناوچەکانیان کۆنتترۆل کردووە ئێتر هەر لە سەفەویەکان و بێزەنتیەکان و عوسمانیەکان و ئەم کللتورانە ئاڵگۆڕ بووە بۆ بە بەشێک لە میرات و کللتوری نتەوەکانی تریش نزیکیەکە بووە 2400 ساڵ ئەستێری گەلاوێش ئێمە دوو تەقویممان هەیە بە پێی حسابی ئەستێرەکان واتە خولانەوەیەکمان هەیە کاگەر بۆ ئەستێرەکان حسێبیکەی لەگەڵ حسابی لاری تەوەرەی زەوی لەگەڵ با بڵێن لەگەڵ شاوڵە ئەوەی کە زیاتر اعتیمادی کراوەتە سەر ئەو با بڵێن ساڵنامەیە کە پشت ئەبەستێ بەلاری تەوەرەی زەوی چونکە هەموو حساباتەکانی مەزبوطە ساڵانە دووبارە بێتەوە بەڵام خولێکی سوڕانەوەی ئەستێرەیەک بە دەوری خۆیان قابلی گۆڕانکاریە واتە هەر ئەستێرەیەک ئەگەر خولێکی تەواو بە تایبەتی ئێمە ئەگەر باسی گەلاوێش بکەین بە دەوری خۆرا تەواوی لە ماوەی 365 ڕۆژ و 256 ڕۆژێکە بەڵام کەینە سەر لاری تەوەرەی زەوی ئەبینین خولێکی زەوی بە دەوری خۆرا 365 ڕۆژ و 242 ئەم فەرقە تقریبا 20 خولەک و 24 سانیەی فەرقە ئەمە وای کردووە کە ئەستێرەکان بە شێوەیەکی گشتی لە گەڕانەوە بۆ هەمان تەوقیت لە هەڵهاتنە جیاوازیان بۆ دروست بێ بۆیە بەنسبەت ئەستێرەیەکی وەکو گەلاوێژەوە هەموو 7 ساڵ جارێک یەک ڕۆژ دوا ئەکەوێت لە هەڵهاتن ئەگەر ئێمە بۆ 350 ساڵ لەمەوە پێش بگەڕێنەوە کە ئەکاتە 5 هەفتایی 350 یعنی 350 ساڵ لەمەوە پێش گەلاوێژ لە حەوتی هەشتا هەڵهاتووە 7 ساڵ دوای 7 ساڵ گەیشتنە تا ئەمڕۆ لە ئەمڕۆیە کە ئێمە بەشێکی 7 ساڵەمان تێپەڕانوە لەوە 35مان تێپەڕان بێ و زیاتریش بەڵام هەر هەڵهاتنەکەی لە 12 ئاپایەوە هەڵهاتن یعنی چی یعنی کەوێتە سەر و ئاسۆ کەواتە بابەتەکە لێرە ئەوەی کە کوردەواری ئولفەتی پێوە گرتووە ئەگەر بۆ 100 ساڵیش بێ ئێمە ئیشمان پێ هەبێ ئیسیفادەمان لێ کردووە یعنی لە ڕووی زانستیەوە شتێک نییە هەتا مردن تۆ بە هەبوو هەزارەهان ساڵ
بۆ ملیۆنەهان ساڵ پشتی پێبەستی چونکە دەکرێت ڕۆژ و ساتی هەڵاتنەکەی بەپێی ئەو تەوقیتە کە هەموو 70 ساڵ جارێک ڕۆژێک دواکەوێت لە هەڵاتنا بگۆڕێ یعنی جیلی دوای ئێمە ئەگەر 70 ساڵی تر حسێ بکەین لە سیانزەی ئاپا گەلاوێش هەڵدێ ینی لە 70 ساڵە یەک ڕۆژ گۆڕانکاری بەسەرە باشە کاکە مال زۆر جار ئێمە کە باسی ئەستێرەی گەلاوێژ یاخود ئەستێرەکانی ترەکەین ئەبینی لە چاو چەندەیەکی ڕابردووە گۆڕانکاری گردردونی زۆر هەبووە یعنی هەر بە خۆمان بزانین ئەگەر شەوان لە دەرشە خۆتنی سێری ئاسمانمان کردووە تەواوی ئەستێرەکانمان بینیوە ئەستێرە کشانمان بینیوە بەڵام ئێستا ئەمانە کەمتر بەدی ئەکرێ هۆکارەکەی چییە وەکو گۆڕانکاری کردوونی بەڵێ گۆڕانکارەکە ئەوەیە کەوتم خولی ئەستێرە جیاوازە 20 چرکەی فەرقە ینی تۆ هەتا ساڵ بەڕێکەین ئەوان نایەنەوە ئەو تەوقیتە بەڵام مەسەلەن لەگەر حسابی لاری تەوری زەوی بکەین تەوقیتەکان مەزبوطە ئێمە بە مەزبوطی ساڵانە چلە لە بە حسابی فەلەکناسیەکان هەرسی حسابێکە کوێستانی و گەرمیانی شێخ حەسەنی گڵەزەردە هەرسێکیان حسێب بکەین وەکو یەکێتەوە واتە کە ئەڵێن چلی هاوین بە حسابی شێخ حەسەنی گڵەزەردە لە نۆی حەوتەوە دەست پێەکە لە 1970 کۆتاییەت بە حسابی نەورۆز واتە کەلیخان لە ینی کاڵێ 21 حەوتەوە مانگە یعنی لە تقریبا 5 ڕۆژی لێ دەرکەی لە 19 حەوتەوە بە حسابی کەلیخان چ لە دەست پێکە ئەمانە سابتە بەڵام تۆ ئەگەر حسابی هەڵاتن و ئابوونی ئەستێرێ بکەی یعنی ئەوە بکەی بە تەوقیت بۆ بەراورد لە ڕوودانی بابەتە چۆنەڵێ سروشتەکان ئەوە هەموو ساڵێ مەرج نییە بێتەوە بەڵام بە دڵنیاییەوە هەموو کاتێک لەگەڵ کۆتاییچ لە کەشوهەوا فێنکە بێ خۆشبەختانە ئەم کۆتاییچ لە بۆ ئێمە لەگەڵ وەک چۆنەڵێ دێتەوە لەگەڵ هەڵاتنی ئەستێری گەلاوێژە بۆیە خەڵکی مەسەلەن هەموو ئومێدێکی خستۆتە سەر ئەو هەڵەهاتنە وطبعا لە ئەزمموی 100 ساڵی شتوانی بڵین پێشێستا ئەمە تاقی کراوەتەوە وەکو خۆی هاتوێتەوە کەشوهەوا ئەگۆڕێ ئاراستەی خێرایی بۆ نمونە لە باکووری خۆرەڵاتەوە لە دوای 12 مانگەوە ئەبێ بە باشووری خۆر ئاوا لێوە کە بێت شێی دەریا و ئۆقیانوسەکان لەگەڵ خۆیان ئەهێنێت کەشوهەوا بە جۆرێک لە جۆرەکان شەی زیاتر بۆ ئینە بێ حیوانات کەمتر توونیانە بێ دار و دەرخت کەمتر پێویستی بە ئاودانە بێ حتا لە بابەتی زاوزیە هەندێک حیوان لەو بەروارەوە واتە لە هەڵهاتنی ئەستێری گەلاوێژەوە باوا بڵین جووت ئەگرن و زاوزیەکەن و میوەکانیش بە هەمان شێوەیە چێ لەوانە باسی ترێ و ئەمن و عەشتاناکەن باشتر ئەگاتوەمانە کۆچی باڵندەکان حاجی لە قلق و تەیرە ئەبابیلە ئەچن بۆ گەرمیانەکان و لە بەرامبەر ئەوە کوونە بەبوویەت کە پەپوسلێمانکەی پێڵێن یە بۆ ناوچەی ئێمە ئەمانە هەموو ڕووداوگەلێکن لەگەڵ هەڵاتنی ئەستێری گەلاوێژە ئێمە وەکووتمان یعنی چونکە تەوقیتەکەی ئەگۆڕێ بەپێی ئەو زەمەنی ئەو 70 ساڵی کە دیاریمان کرد بەڵام یعنی ئەکرێت ئێمە ینی پشتی بەستین هەتا 70 ساڵی تریش کێشەمان نیە تا 2 هەفتایی تریش کێشەمان نیە چکە ڕۆژێک فەرق ناکا بۆ هەڵاتنەکەی بۆیە زۆر تەبیعیە بۆ ئێمەش کللتورێکی جوانە باش بەڕێزە دووتر بۆ نمونە بۆ ئەم چلە گەورە و ئەمانە سێ حسابی جیاواز هەیە حسابی نەورۆز و ئامانە ئەگە پێدەمان بڵێ ئەمانە چییە ئەم حسابانە بەپێی گەرمی و ساردی ناوچەکان ناوی چیە لە کوێستانەکان بڵێن حسابی چلە درەنگترە حسابی شێخ حەسەنی گڵەزەردە وەسەتی ترە چونکە مەساحەیەکی زۆر پەیڕەوی ئەو حساباکەن یعنی لە نێوان گەرما و سەرمایە گەرمیان زووترە و هەموو یەکی هەفتەیەکی بینە بۆ نمونە ئێمە ئەڵێن هەموو ساڵێک بەپێی حسابی فەلەکناسی شێخ حەسەنی گڵەزەردە هەشتی یەکەم ڕۆژی چلەی زستانە نۆی حەوت یەکەم ڕۆژی چلەی هاوینە دایمە هەفتەیەکی فەرقە مەسەلەن بۆ مانگەکانیش کە ئەڵێن هاوین بڵێن لای ئێمە هاوین 21 دەست پێەکە بەڵام بەپێی حسابی شێخ حەسەنی گڵەزەردە 14 دەست پێەکە ئەخ کاکەمانم بەپێی ناوچە ئەگۆڕێت دیاریکردنی ئەم ڕۆژانە ینی بۆ نمونە لەوانەیە ئێمە لەم ناوچەی خۆمانە
توین ئەم حساباتە بکەین بەڵام لە ناوچەیەکی ترا لەوانەیە حساباتە گۆڕانکاری بەسرا دیسان ئەویش ئەزمون کراوە ینی حساباتەکان لەسەر چ بنەمایەکدانراوە ئەزمونونەکە تامان ئێمە توان گەرمیان حسابێکی جیاوازترە یعنی ئەوان شانزەی یەک چ لە دەست پێکا دواتر تێگەی شانزەی یەک دەست پێکە لەبەر ئەوە حسابی با بڵێن کەش و هەواکە فەرقەکە هەڵکەوتە جوگرافیەکە بۆ نمونە ئەو سنووراری کە پەیوەندیان بە پابەندبوون بە یەکێک لەو حساباتانەوە هەیە بۆ نمونە شاخی هەبێ بەرزایی هەبێ بارانی هەبێ ینی وەرزی دابارین و زوو لێ چوونەوە سەر گەرمیان زووتر کۆتایی بارانیە لا ئێمە کە هەموو ئەمانە سنوورێکی دیاریجێ ئەتوانین بڵێن یعنی ئەو خەڵکەی کە لەو ناوچانایە خۆیان ئەم حساباتانیان کردووە یعنی ئەزانن چه حسابێکی فەلەکی مەشمولە بەوان و زیاتر یەکەکردنەوە بۆیە بەبێ مەسەلەن وەنیە لایەنگری ناوچەی چونکە ئەمە خزمەتیانەکە ئەم زۆریان خزمەتە تۆ ناتوانانی لە هەورامان پەیڕەوی حسابە فەلەک ناسیەکەی شە حەسەنی گڵزەردە بکەیت بەڵام یەیتە سەیسایەق و وێیتە سلێمانی و تا نزیکی دووسیش ئەتوانی پەیڕەوی چونکە ها بە حکمی بوونی ئەو بەرزایی زمانە خزمەتی ئەو لێکچووناکە باش لە پاڵ ئەوەی کە لە وەرزی گەرمایە ئێمە گەلاوێش کەوتنمان هەیە واتە دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێش چ لە گەورەشمان هەیە ئەم چ لە گەورەیە ئێستا ئەگەر بۆ حسابی بەڕێزت بێت کە من زانیاری وەرگرت ئێمەشتا لە چ لە گەورەیان پێما دە 12 ڕۆژمان ماوە تاوە بێ وایە لە 26 هەشتا ئاخر ڕۆژی چ لێ بە حسابی نەورۆز 26 بەڵێ 26 هەشت بە حسابی شەحسەنی گەڵدەردن 12 هەشت ینی چ لە تاوا بێت لێ لە هەردوو شتێکی وامان ماوە ینی بەڵام ئێستا ئێمە لە چلاین بەڵام کە ئەڵێین دەرکەوتنی گەلاوێش کاریگەری لەسەر هەندێک گۆڕانکاری هەیە وردە ئێمە هەموو 22 تەمووزێک ئەتوانین بڵین تاکە ڕۆژێکە کە خێرایی خولانەوەی زەوی بە دەوری خۆیان زۆرترین خێرایی هەیە واتە کورتترین ڕۆژی ساڵە 22 حەوت کورتترین ڕۆژی ساڵە یعنی زەوی بە دەوری خۆرا لە جیا لە ڕۆژەکانی تر 1/134 میلی چرکە یعنی 1/1000 چرکەیەک 1.34 1/1000 چرکەیەک خێراییەکەی زیاتر ئەکا کە زیاتر بکە تەئسیر لەسەر مەودای درێژبوونی ڕۆژەکات هەر لەو مێژۆوە تۆ حسابی ئەوە بکە ئەگەر یەک چرکەش درێژی ڕۆژ کەم کا لە چاوشەوە کاریگەری لەسەر گۆڕانی کەش و هەوا بێت بەڵام بە ڕیزبەندی یەکسەر تۆ هەستی بەو فێنچیە ناکە ئێستا من 3 شەوە هەستەکەم لە شەوە کەش و هەوا فێنک بوو 3 شەوە یعنی وەک حتا نزیک بوونەوەی ئەستێرەی گەلاوێش با بڵێن لە ئاسۆ پێشەوەی لە ئاسۆ سەرکەوێت کاریگەری لەسەر چی ئەو گۆڕانی پلی گەرمیایە یعنی حساباتەکان ئەبێ هەموو یەک خەی ئینجا و گۆڕانیانت ئەو گۆڕانکاریانە دووستە بێ یەکیشتر حساباتان ئەوی کە ئێستا وتم کە 22 حەوت بەڵێن کورتترین ڕۆژە یعنی کورتترین ئیتر لێوە دەست پێکە شەو درێژە بێت شەو درێژە بە ڕۆژ جا یەک خاڵی تر ئێمە ئەڵێن کاتە گەلاوێش بکەوێت شەو ئیتر تۆزە کەس بە فێنکی زۆرتر ئەەکەی ڕۆژ گەرماکێکەوە هیچێک لە دوای چ لە گەورە ئەوەی کە مەحسان کرد ببورم 21 ڕۆژ تقریبن ئەگەر بەڕێزت ئەوەی کە باسی ئەەکەی تقریبن ماومانە لە دوای چ لە گەورە چی چ لە گەورە طبعاً سێ بەشی ئێمە ئەگەر حسابی شەحسەنی گەڵزەردە بە نمونە بێنینەوە ئەوەی کە بەجێ هێشتۆ بۆ چلێ زستان دیارە بۆ هاوینی شەرعی نشتە چ لە 4 دەیە باشە دەیەی سێمی بۆ چلێ زستانیشی و بۆ چلێ هاوینیش ئەتوانین بڵێن ئەو دەیەیە کە تایە ئەرزی عەزەڵاتەکەن سا دەیەی سێمی چلێ زستان ڕۆژە سەختەکانە کڕێوەیە و بەفرێکی زۆرە بارێ بە هەمان شێوە دەیەی سێمی چلێ هاوینیش ڕۆژە گەرما پڕوچێنەکانە بۆ یاڵێ چلەی گەورە لە دوای ئەوە
یعنی کە ئێشتا ئێمە چ لە بەجێ ناڵین ئیتر هەست بە ماڵ ئاوایی چ لاکەین بۆیە ئێستا ئێمە چ لەمان ماوە بەڵام ئێمە لە دەیەکانی کۆتاییان بەڵێ لە دەیەکانی کۆتاین ئەو جیاوازیە کە هینا اینجا بابەتی تریش هەیە ینی لاری تەوەرەی زەوی لە خولانەوەیکەیە ئێمە ئیتر لە گۆی باکووری گۆی زەویین وردە کاریگەری تیشکی خۆر لەسەرمان کەمە بێتەوە واتە تا ئێستا ئەو تیشکە بەستونی بەر ئەم گۆیە ئەکەوت ئێستا وردە دەسەکا بەلاربوونەوە لە چۆ تۆ لایتێک بە ئەستونی بگرمە تۆ هەموو دەم چاوت ڕووناکاتەوە لە چۆ بە گۆشەیەک کاتە ئاوا بەستونی هەموو وزەکە ئاراستە دەوێت بەس بەلاری ئیتر وردە بە ڕێژە کەمە بێ وردە گۆشەی لاری لێدانی تیشکی خۆر بۆ زەوی لە دوای ئەم بەروارەوە کەمەکە کاتە کاریگەری لەسەر چیە بێ کاریگەری لەسەر فێنکبوونە بێت دابەزینی پلەکانی پلەی گەرما بێت باشە کاکەمال بابەتی کە هەیە زۆر گرنگە کە لەگەڵ دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژە ئەو گۆڕانکاریانەی جەنابەت باست کرد هەموو ساڵێک بە هەمان شێوەیە یاخوز گۆڕانکاری بەسەرەیە ڕاستە جەنابەت دوێتر ڕۆژەکەی لە 70 ساڵ جارێک ڕۆژێکی گۆڕانکاری بەڵام ئەو بابەتانەی کە پەیوەندیە بە دەرکەوتنی گەلاوێژەوە یەکەم شتەڵین کەش و هاوفێن کە بێ و پلەکانی گەرما دابەزێ بۆ نمونە بۆ پێگەیاندنی هەندێک میوەیە بۆ نمونەی تدار و درەخت پێویستی بە کۆمەڵی ئاودانی زۆر نابێ و لەوەی ئێستا هەیە جیکە تایبەتی هەیە کە بتوانێت ئێمە بۆکو گۆڕانکاری گردردونی دەرکەوتنی ئەستێرەی گەلاوێژ ئێمە سوود بێمە بگەێنێ و بتوانین لەو گەرمای ڕزگارمان بێت وڵا بڵێ شتەکان ئاشکرایە ئێستا گوننشین زۆر بە چاچی هەزمان بابەتاکە مناڵ ئێستا من کچەزایەکم هەیە ئەوە بیری هێنامەوە چونکە لەبەر دەسمایە بەزەگەر مناڵەکە لە ئێستانە بواە مناڵی مەلۆتکە خێرایی لەبەر چاومە نەبواە نەمەکرد بنمونە مناڵ کە قوماتەیەکی دوایی کە قوماتەکەیەکەی تۆ بای باڵی خۆیات خۆیەکشێنەوە ینی چی پەستانی لەسەر لابێ ئێمە ئێستا ئەو پەستان بەرزیەی کە لەسەر گۆی زەویە بەتابەتی لە جەمسەری باکوور جەمسەکە ئێمە لە جەمسەری باکووری گۆی زەویان وردە لە دوای چلەوە ینی با بڵێن لە کۆتایی لە بیستوێکی با بڵێن خۆی هین هەیە هەڵگەڕانەوەی هاوینە هەیە کە لەکایە لە بیستوێکی نوایە هەڵگەڕانەوەی زستانە هەیە لە بیستوێکی دوانزایە هەڵگەڕانەوەی هاوینە ینی تۆ لە هاوینەوە چتە پایس لە بیستوێکی سەنا لە بیستوێکی نوێە ئەلەو تاریخا ئیتر یعنی با بڵێن لاری کاریگەری تیشکی خۆر لەسەر ئەو گوۆیە زیاترە بێ کاریگەریەکە ینی کەمترە بێتەوە جا کاتێک یەکی لەو بابەتانە ئەو پەستان بەرزی کە لەسەر ئەم گۆی باکوورە نامێت لەگەڵ با بڵێن یەکێ لە نیشانەکان لەگەڵ دەرکەوتنی ئەستێری گەلاوێژە یاچی لەگەڵ چوونە ناو لە چوونە لە هاوینەوە چوونەوە پاییزەوە ناوی چییە ئاراستەی ڕۆشتنی ئاو بەهۆی ئەو پەستان بەرزیەوە جڵەوی ئەگیرێک بە یەک ئاراستە بڕای ئێستا بای باڵی خۆیە لا تەنیشتەکان تەڕەکەواتە لە ئێستا بەدواوە سێرەکەی ئاو بە جۆگەیەکا بڕات تەنیشتەکانی خۆی شێدارەکە مەسەڵەن ئەڵێن ئاوی بیرەکان زیاکە دیسان ئەویش بە هەمان شێوە ئەگەر ئەو بە زۆرە و ئاراستەی پێنەگری خۆی بای باڵی خۆیاوەکو ئەو مناڵی کە قوماتە کرابێ ئێستا شوێدا بە ملاولا تەڕایی بڵاوکە ئەمە کاریگەری لەسەر هێزی چێشکردنی زەوی کاریگەری لەسەر ڕاکێشانی ئەو قەترە ئاوانە هەیە بۆ زیاکردنی ئاوی کانی و بیر و کارێزەکان لە دوای هەڵاتنی ئەستێرەی گەلاوێژە یا با بڵێن لە دوای تەواوبوونی هاوینەوە ئەوەیشەکە لەو گۆڕانکارین کە لە ئێستا بەدواوە و ئەتوان بڵێم لە 12 بەدواوە گونشینەکانمان هەستی پێکەن هەندێک کانی هەیە لە ئێستا بژێتەوە بەلامانەوە سیر نەبێ بەهۆی چیەوە بەهۆی ئەو پەرشوو بڵاوبوونەوەی ئاوی جۆگە و کانی و کارێزەکان بڵاو بنەوە کە بڵاو بنەوە هێزی چێشکردنی زەوی ئەو دڵۆپە ئاوانە ڕاکێشێ بۆ چێتێتە ناو ئەو سەرچاوانی کە لە ژێر زەویان هەندێکانی و بیر ئیسفادەی لێکەم ڕێژەی ئاوەکان زیابێ پێش ئەم GPS و گوگل مەپ و ئەمانە کاکەمەڵ مرۆڤی جاران بۆ ئەوەی کە بۆ نمونە کاتێک لە دەریایە لە شەواگیری ئەخوار لە بیابانە گەڕیدەکان ئەمانە بە
ئەو کۆمەڵە ئەستێرانەی لە ئاسمان ئەیان دۆزیەوە بەوانە ڕێگەی خوانیان ئەدۆزیەوە دوبی ئەسغەر بوو دوبی ئەکبەر بوو نازانم هێش و پەروین بوو شتێکیاوە ئەمانە کە ئەیان دۆزیەوە بەوە ڕێگەکان ئەدۆزیەوە یان بۆ منە گۆڕانکاریە کەش و هەواکان دەستیانەکەەوە بەڕێزت ئەگەر پێمان بڵێ ئەم هەساری ئەستێرەی گەلاوێژە چۆن دۆزراوەتەوە نیشانەکەی چۆنە ئەگەر لە 12 مانگ بەولاو بەدوایە گەڕێن لە ئاسمان لەکوێ ئەستان ئەبێ بیبینین باشە گەڕی دەکان ئەوانەی کە هاتوچۆی دەریاکەن سفادێکی زۆریان بە تایبەتی وەکالتی فەزایی ئەمریکا ئیسفادێکی زۆریان لە هەڵاتنی ئەستێری گەلاوێژ کردووە ئەوان بە ناوی خۆیانەوە ناویشی تریان لێناوە لەبەرچی ئێمە ئەستێری گەلاوێژ لە مەودای ساڵەکە بە ئاسمانەوەیە بەڵام 6 مانگی لە شەوایە واتە لە دوای ئەتوانم بڵێن 28ەوە هەتا 4 شوبات لە شەوا دەرەکەوێت ڕۆژ بە ڕۆژ ینی لە ئێستا بەدواوە تیشکی ئەستێرەکە لە دەرکەوتنا بەتینترە بێ لە دوای 4 شوباتەوە ئیتر واتە لە چی لە با بڵێن لە 12 هەشتەوە لە ڕووناکیەوە ئەچێتە تاریکی هەتا 4 شوبات لە 4 شوباتەوە لە تاریکیەوە ئەچێتە ڕووناکی واتە ئێستا ئێمە بەیانیان چاودێریەکەین و بۆ ئەوەی لە دوای نوێژی بەیانی بیبینین ئیتر داهر ئەچێتە شەوە وای لێت لە ناوەڕاستی شەوا بە تایبەتی لە زستانە بە جوانی دیارە بە بریقەداری دەبلاجێتەوە چی پێڵن پلاجکتۆر ئەوەنە بریسکەی هەیە ینی سوور و سپیە و پرشنگدارە جیاوازە لە ئەستێری ڕۆژێ ئەو تەنها سوورە اینجا طبعا لە هاوی لە بەهار و هاوینشە لە هینە لە خۆر ئاواوە ئەبیندێت ینی کە ئاوا بوو ئیتر نابیندێتەوە بۆ چونکە ئیتر ئەچێتە ڕۆژەوە ئەم شوێنی هەڵهاتن و ئاوابوونە شوێنی دیاریکردنی باکوور و باشوور و خۆرهەڵات و خۆر ئاوایە بۆ ئەو کەسەی کە گەڕی دەبێ هەر ئەوە بکا بە ئاراستەی ڕۆشتنی بەسە بۆ ئەوی ون نابێت لە دەریادا ون نابێت لە دەریادا باشترین با بڵێن ئەستێرەیە بۆ ئەوەی کە تۆ قیبلە نەماشت پێ نەبێ بەس ئەستێرەی گەلاوێژ بکەی بە نیشانە بۆ ئیزانی خۆر ئاوا کوێ بە تایبەتی بزانین لە چ وەرزێکای ئەمە گرنگە نەک چۆرانە ئەگەر تۆ متابعەت نەبێت تێکەوی ڕاستە دەستەکانێک خۆش زۆر سپاس بۆ تۆ کاکەمال بە هیوایەوەی کە ئینشەڵڵا ئەم 12 مانگەی تر فێنکی ڕوومان تێ بکا و متابعەکەن شەو فێنکی کردووە فێنکی کردووە بەزی تر 12 مانگیش لەگەڵ دەرکەوتنی ئەستێری گەلاوێژ هەواکە خۆشترە بێت و بتوانین سوود لە کەشوهاکە بین دووبارە سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێ